توانیمان جۆرێک لە متمانە دروستکەینەوە کە ئێمە تەنها خەمی بەشەکەی خۆمان ناخۆین بەڵکو لە هەرێمی کوردستان ئەمانەوێ قسەمان هەبێ لەسەر ئەو ئاراستەی کە عێراق پێچێت ئەو عێراقی کە ئێمە ئەمانەوێ. سەردان و کۆبوونەوەکانی 2 ساڵی ڕابردووی قوباد تاڵەبانی سەرۆکی هاوپەیمانی کوردستان لەگەڵ بەرپرسانی حیزبی و حکومی عێراق قۆناغێکی نوێیان لە پەیوەندی نێوان هەرێم و بەغداد دروست کرد و بوونە مایەی هەڵدانەوەی لاپەڕێیشی نوێ لە پەیوەندیەکان کە ساڵانێکی زۆر بوو بە هۆی کەڵەکەبوونی چەندین کێشە و قەیرانی سیاسی دووچاری چەقبەستن هاتبوو. قوباد تاڵەبانی کە بە ئەندازیاری ئاساییکردنەوەی پەیوەندیەکاندا دەنرێت توانی تێڕوانینی هەڵەی لایەنە سیاسیەکانی عێراق بەرامبەر هەرێمی کوردستان بگۆڕێت و ئەو بۆچوونە بگۆڕێت کە پێی وابوو هەرێمی کوردستان بەرپرسیارە لە قەیران و گرفتی پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق و دواتر هەرێمی کوردستان داهەتی خۆی بۆ خۆی خەرج دەکات و بودجەش لە بەغداد وەردەگرێت بەڵام ئامادە نییە پابەندیەکانی لە بودجەدا جێبەجێ بکات. لە ڕاستیدا ئەگەر بین تەقیمی بکەین یەکەم جار کە ڕۆیشتین جوێکی زۆر ناسەحی هەبوو و ئینتیباعێکی زۆر هەڵە و خەتەر هەبوو لەسەر هەرێمی کوردستان و بیئەی سیاسی عێراق زۆر دژی هەرێمی کوردستان بوو و ئێمە ئیتیهامەکراین بە بەشێکی زۆری کێشەکانی کە لە جنوب و لە وەسەط و لە جنوبی وڵاتەکە ڕۆی ئەدا تا ڕادەیەک هەرێمی کوردستان ئیتیهامەکرا بەو کەم و کورتیانە. ئەو توانم بڵێم بەجهودی ماندووبوونی هەموو ئەندامانی شاندەکە توانیمان بەشێک لەو ئینتیباعە بگۆڕین. کێشە و ناکۆچیەکانی نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان خەڵک و موچەخۆرانی خستە بارودۆخێکی سەخت و دژوارەوە بەڵام دوایی چەند سەردانێکی وەفدی دانووسانکاری هەرێم بە سەرۆکاتی قوباد تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەولێر و بەغداد گەیشتە ڕێکەوتن و بەغدادیش وەک یەکەم هەنگاو 200 ملیار دیناری ڕەوانەی هەرێمی کوردستان کرد و دوای چاوەڕوانیەکی زۆری موچەخۆران کۆتایی بە لێبڕینی موچەهات و موچەخۆران موچەی تەواویان وەرگرتەوە. بۆ قۆناغی دوایی هەڵبژاردننی پێشوەختی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە چاوەڕێی گۆڕانکاری لە هاوکێشەی هێز لێ دەکرێت ئەگەر کورد بە یەکگرتووی نەگەڕێتەوە بەغداد مەترسی لەسەر ڕێککەوتنەکانی نێوان هەرێم و بەغداد دروست دەبێت. بۆیە هاوپەیمانی کوردستان بە سەرۆکایەتی قوباد تاڵەبانی لە هەوڵەکانی بەردەوام دەبێت تا دەستکەوتنی زیاتر لە بواری بودجە و موچە بۆ هاوڵاتیانی هەرێم لە بەغدادەوە دابین بکات و لە دانووسانە سەرکەوتوەکانی بەردەوام بێت لە پێناو جێبەجێکردنی دەستور و دەستەبەرکردنی ماف و شایستەداراییەکانی خەڵکی کوردستان.